بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ئازادی و یەکسانی بۆچی جیابوونەوەی ئاین و دەوڵەت کلیلی کۆمەڵگایکی دادپەروەرە لە نووسینی بەڕێز نەجیبە مەحموود. گرنگی جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت و نەبوونی کاریگەری ئاین لەسەر یاساکان. جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت یەکێکە لە بنەما بنەڕەتیەکانی دیموکراسی مۆدێرن کە یارمەتی دەرە بۆ پاراستنی ماف و ئازادیەکانی چاک. ئەم پرەنسیپان نەک هەر یارمەتی دەرە بۆ بەرەو پێشبردننی هەمەجۆری و ڕێزگرتن لە جیاوازیەکان، بەڵکو دەبێتە هۆی دروستکردنی کۆمەڵگایکی دادپەروەر و یەکسان بۆ هەموو هاوڵاتیان بەبێ گوێدانە ڕەنگ و ڕەگەز و نەتەوە. لەم بابەتەدا بە گرنگی ئەم جیاکردنەوە و کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگا باس دەکەم. بۆ نمونە، یەکەم، پاراستنی مافەکانی مرۆڤ و ئازادیەکانی تاک. جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت واتە دەستێوەرنەدانی ئاینەکان لە کاروباری سیاسی و یاساییدا. ئەم جیاکردنەوەیە ڕێگا بە حکوومەت دەدات یاسا و سیاست لەسەر بنەمای مرۆیی و گشتگیر دابڕێژێت، نەک لەسەر بنەمای فێرکاریە ئاینیە تایبەتەکان. ئەمەش بە تایبەتی لە کۆمەڵگا فرەکولتوری و نەتەوەئی و ڕەگەزیەکاندا گرنگە، چونکە دڵنیایی دەدات لەوەی مافی هەموو هاوڵاتیان ڕێزیان لێ بگیرێت و هیچ گروپێک بەهۆی بیرروباوەڕی ئاینیەوە جیاکاری بەرامبەر نەکرێت. دووهەم، ڕێگری دەکرێت لە هەڵاواردن لە کاتێکدا کاروباری ئاینی لە دەوڵەتداری جیا بکرێتەوە. یاسا و سیاسەتەکان بە شێوەیەکی دادپەروەرانەتر جێبەجێ دەکرێن. دەبینین لەو کۆمەڵگایانەی کە ئاین کاریگەری لەسەر سیاست و حکومڕانی هەیە، مافی گروپە کەمینەکان و هەروەها بە تایبەت مافی ژنان پشتگوێ دەخرێن. ئەوە دەبینین لە عێراق بەهۆی کاریگەری هێژمونی ئاینیەوە چۆن ڕۆژانە بڕیار لەسەر چارەنووسی ژنان دەدرێت. زیندووترین نمونە بەشودانی کچانی منداڵ کە کاری جدی دەکرێت بۆ سەپاندنی ئەو بڕیارە، بێگومان بە کاریگەری هێژمونی سیاسی و وڵاتانی دراوسێ. سێهەم، پێشخستنی پێکەوە ژیانی ئاشتیانەی هەمەچەشنە لە کۆمەڵگا سروشتیەکە بیرروباوەڕی ئاینی جیاوازە بێت. هەروەها جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت ڕێگە بە هاوڵاتیان دەدات پابەندی بیرروباوەڕەکانیان بن بە بێترس لە جیاکاری و سەرکوتکردن. ئەمەش یارمەتی دەرە بۆ پێشخستنی پێکەوە ژیانی ئاشتیانە و ڕێزگرتن لە جیاوازیەکان. چوارەم، بەهێزکردنی دیموکراسی واتە حکومڕانی خەڵک لەسەر بنەمای ئێرادەی گشتی. کاتێک ئاین کاریگەری لەسەر سیاست دەبێت، ڕەنگە ئیرادەی گشتی لە ژێر کاریگەری و فێرکاریە ئاینیەکاندا بێت و ئەمەش دەبێتە هۆی سنووردارکردنی ئازادی و مافەکانی تاک. هەر بۆیە ئەو جیاکردنەوەیە یارمەتی دەردەبێت بۆ بەهێزکردنی دیموکراسی و بەشداری چالاکانی هاوڵاتیان لە پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و هیتردا. پێنجەم، دروستکردنی ڕێسای زانستی و لۆژیکی ئەو یاسایانەی کە لەسەر بنەمای زانستی و لۆژیکیەکان داڕێژراون بە زۆری کاراتر و دادپەروەرانەترن. هەروەها ئەو جیاکردنەوەیە ڕێگا بە دەوڵەت دەدات لەبەری پشتبەستن بە بیرروباوەڕی ئاینی لەسەر بەنای بەڵگە و ئەزمموی زانستی بڕیار بدات لە پێناو بەرژەوەندی گشتی و پاراستنی جیاوازەکان و مافەکانی مرۆڤ. ئەم بابەتە کواڵیتی ژیانی هاوڵاتیان باشتر دەکات و ئاستی خۆشگوزەرانی کۆمەڵایەتی بەرەو پێش دەبات. هەر بۆیە جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت یەکێکە لە پایە بنچینەکانی کۆمەڵگایکی دادپەروەر و دیموکراسی. ئەم جیاکردنەوەیە نەک هەر یارمەتی دەرە بۆ پاراستنی مافەکانی مرۆڤ و ڕێگریکردنە لە هەڵاواردن، بەڵکو فەزای پێکەوە ژیانی ئاشتیانە دروست دەکات و دموکراسی بەهێز دەکات. لە کۆتاییدا ئەم پرەنسیبە ڕێگە بە هەموو هاوڵاتیان دەدات بە بێگوێدانە ڕەنگ و ڕەگەز و نەتەوە لە کۆمەڵگایەکی یەکسان و دادپەروەردا بژین.